لەگەڵ بەڕێز سۆران عومەر ئەندامی پەرلەمانی عێراق تاوتوێی چەند پرسێکی گرنگ تایبەت بە دۆخی عێراق و پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداد دەکەین لەوانە چەقبەستنی پرۆسەی سیاسی عێراق و کاروبارەکانی پەرلەمانی عێراق لە ئێستادا و بەرەچوونی گەشەی هاوڵاتیان لە پەرلەمانی عێراق هەروە ئایندەی پەیوەندیەکانی هەرێم و بەغدا و پرسی نەوتیش تاوتوێ دەکەین. کاک سۆران بەخێر سوپاس بۆ دەبوونتە سوپاس دەکەم. ئەگەر سەرەتا لە مەسەلەی چەقبەستنی سیاسیەوە دەست پێ بکەین، حەوت مانگە هەڵبژاردن کراوە، بۆچی نەتوانرا سەرۆکۆمار هەڵبژاردننی بۆ بکرێ حکوومەتی نوێ پێک بێنرێت؟ ئێستا دوایین بڵێن پێشات چیە لەبارەی پێکێنانی حکوومەت هەڵبژاردننی سەرۆکۆمارەوە؟ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، بەڕاستی ئەوەی کە ئێستا ناوی چەقبەستووی سیاسیە دروست و ڕاستتر وایە بڵێین عینادی سیاسیە. عینادی سیاسی بەو مانایی کە هەموو ئەو لایەنانەی ئێستا لە عێراق هاوپەیمانێتیان هەیە لە هەردوو بەرەی هاوپەیمانێتی سێقۆڵی و ئیتاری تەنسیقی تا ڕادێک عینادی سیاسی لە تەصفیح حسابات و لە دەست بە سەراگرتنی حکومڕانی لە عێراقا هۆکارە بۆ ئەوەی کە نەگەنە ئەنجام و بە بڕوای من ئەمە دۆخێکی نوێیە لە عێراق هاتۆتە کایەوە. دۆخی دوای چوونەکەناری ئەمریکا لەسەر ساحەی سیاسی عێراق و دۆخی پاش قاسم سولەیمانی بۆ ئێران، ئەمانە هەموو کۆمەڵێک دۆخی نوێن لە عێراقا کە دەوترێ عێراق بەرەو شوێنێکی دی هەنگاو دەنێت بە بەراورد بەو هاوپەیمانێتی و ڕێکەوتن و فشارە نێودەوڵەتی و هەرێمایەتیانەی کە لە ڕابردووە لەسەر عێراق هەبووە یاخود کاریگەریان هەبووە. ڕەنگە ئێستا ئێران کاریگەری زۆر و ڕاستەوخۆی لەسەر دۆخی عێراق هەبێ، ئەمریکا بە پێچەوانەوە ئێستا عێراقی ئەوەندە بۆ گرنگ نییە کە کێ سەرۆک کۆمارە کێ حکوومەت پێک دێنێ، نێولەویەتەن گۆڕاوە بەراورد پێشوو. بە دڵنیاییەوە ئەمریکا لە دوای کشانەوەی لە ئەفغانستان گرنگیشی لەسەر ساحەی سیاسی عێراق لە ڕووی سیاسی واڵم وەکو جاران نەماوە، وەکو لە ڕووی سەربازیشەوە دەبینی بە هەمان شێوەیە. باش ڕەنگە بوترێ لە کاتێکا ئەمریکا بەم جۆرە لە پەراوێزی گرنگیدانە بەوەی کە لە ئێستا لە عێراقا هەیە، ئەی بۆچی ئێران ناتوانێ کاریگەری زیاتری هەبێ؟ لە ڕاستیە توانم بڵێم سەدر یەکێکە لە هۆکارەکان. موقتەدا سەدر سروشتێکی تایبەتی هەیە و ڕەنگە ئەمەی کە لەم ماوە خەڵکی عێراق لێی بینیوە چاوەڕوان کراو بێ وەو کێشانەی کە لەگەڵ نووری مالکی لە کاتی سەرۆکوەزیرانیە هەی بووە تا ئێستا بەشێکە لەو عینادیە سیاسیەی کە ڕێگرە لەوەی ئەم چەقبەستوویە کۆتایی بێ، جگە لەوە لەتبوونی ماڵی شیعە، لەتبوونی کورد، هەموو ئەمانە دابەشبوونیان بەسەر دوو بەرەی جیاوازە بەشێکی ترن لە هۆکارەکانی ئەم عینادیە سیاسیەی کە ئێستا لە عێراقا. باشە، بەس سروشتە تایبەتەکەی سەدر چیە کەوتت؟ سروشتێکی تایبەتی هەیە؟ سروشتە تایبەتیەکەی ئەوەیە کە زوو بڕیارەدا و تاکو سەر لەسەر ئاراستەیەک نامێنێ. پرسیش باوپەیمانەکانی ناکە ڕاوێژەوەی کەمە؟ دەوترێت زیاتر بە تاک بڕیارەدا و ڕەتفعلی زۆرە بە ناوی ئەوەی کە ڕوە و ئاراستەی شەقامی هەیە، بەڵام دانەبراوە لە حکومڕانی. سەدرەکان لە عێراقا بەشێکی کابینەکان وەزارەتی زۆریان بەدەست بووە و دەسەڵاتدار بوون. بەڵێ ئێستا باسی لە سەدات چلی پشکەکانی کابینەی مستەفا کازمیش دەکرێت بۆ سەدرەکان بە دڵنیاییەوە. باش، بەس ئێستا هیچ ڕاوەستاوە پرۆسەکە چکەم ڕۆژەندێک پەرلەمانتار وتیان لە دەستگای فیدراڵی سکاڵایان تۆمار کردووە بۆی
ئەم خو لە هەڵبۆشێتەوە ئینتیخابات دووبارە بکرێتەوە ئێستا دوایین سیناریۆکان چین بڵێن لەبارەی پێکێنانی حکوومەتەوە بێ هەڵبژاردننی سەر و کۆمار بێت تاکەی ئەو بڵێن چەقبەستنە بەردەوام دەبێت کاکاکی مێکێکی تر لە دۆخە نوێیەکان لە عێراقا محکەمەی ئیتیحادیە محکەمەی ئیتیحادی لە ڕابردووە بەهۆی ئەوەی کە درەنگ تەشکیل کرا یاخود یاساکەی لە ئەخیرە تێپەڕێنرا بەم جۆرە ڕۆڵی نەبووە لە یەکلاکردنەوەی ناکۆکیەکان و پرسە قانونیە خلافیەکان بەو مانایی کە لە 2012ەوە عێراق سکاڵای لەسەر هەرێمی کوردستان هەبووە بەڵام ئەم سکاڵایە لە محکەمەی ئیتیحادی دەسی لێ نەیراوە لەم دۆخە نوێیە ئێستا ڕۆڵێکی زۆر گەڕاوەتەوە بۆ محکەمەی ئیتیحادی ڕاستە کاریگەری لایەنەکانی عێراق بە هەرێمی کوردستانیش چکە دادوەرەکان دوو لە هەردوو لایەنی پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی لە محکەمەی ئیتیحادین و سەدرریەکان دادوەریان هەیە طرفی ئیتاری تەنسیقی هەیەتی سونەکانیش هەیەە بەڵام تا ڕادێک تەوەجوهی محکەمەی ئیتیحادی لە تەوقیتاتی سیاسیە خلافی سیاسیە قەرار دەرەکە قەرارەکانی تا ڕادەیەک مڕعاتی تایە و تا ڕادەیەکیش تەفسیری ناکۆکیەکانە لە بینی لایەنە پەیوەندیدارەکان یاخود دوو لایەنی معنیە کە لەسەر مادەیەک بۆ نمونە ئەوەی کەوترا سولسی معەتەڵ و ئەم دۆخەی لێ بەرهەم هات باشە کە ئەگەر 220 ئەندام نەچنە کۆبوونەوە و بەشداری کۆبوون و ئەنجومەنی نوێنەران نەکەن نیساب دروست نابێ بۆ هەڵبژاردننی سەرک کۆمار هەڵبەت ئەمە تەفسیری محکەمەی ئیتیحادی بوو کە ڕەئیەکەی بۆ هەموو لایەنەکان بۆ هەموو دەسەڵاتەکان پابندکرد بوو لە مەولا لە دوای ئەوە بەم جۆرە ڕۆشتووە ئاراستەکە کە بەبێ 220 ئەندام ناتوانی کۆبوونەوەی هەڵبژاردننی سەرۆک کۆمار دەست پێ بکەی واتە وەک دەوترێ ئەم بڕیارەی دادگای فیدراڵی وای کرد باش دۆخەکە بەم ئاراستەیە بگا و بۆ هاوپەیمانیەتی سێلایەنەکە سولاسیەکە یەکلایی نەبێتەوە کار چەنە من پێم وایە گەر بەو جۆرەش یەکلایی ببوایەتەوە و تەحالوفە سولاسیە سەرۆک کۆماریان ببردایە و طرفی گەورەی ئیتاری تەنسیقیان نادیدە بگرتایە دۆخی حکومڕانی لە هەرێمی کوردستان تێکەچوو بە هەمان شێوە ئەگەر تەیاری سەدریش بەبێ دوو هاوپەیمانەکەی تری بڕوا بەرە و ئۆپۆزیسیۆن بوون و بەرە و دەرەوەی حکوومەت ئیتاری تەنسیقی و لایەنەکانی تر حکوومەت پێک بێنن دیسان ئایندەی و حکوومەتە ئەکەوێتە بەردەم مەترسی ئەی ئێستا چیانی هێستا هەموو دەستەوەستانن ینی هەروە دەمێنێتەوە نەسەرۆک کۆماری نوێ هەڵبژێردرێ نەحکوومەتی نوێ هەر حکوومەتە کاربڕێکەرە هەبێ پەرلەمان بڵێن چی دەکات ئێستا پەرلەمان ئێستا لیژنە هەمیشەیەکانی تەواو هەموو یەکلایی کردوتەوە و لە کاری خۆیانان هەموو لیژنەکانی پەرلەمانیشی خۆیانەکەن لە پێنجشەمەی ڕابردوو یاسایە و قەدەغی بەڵێ ئاساییکردنەوەی پێوەنی لەگەڵ ئیسرائیل بڵێ ئاسایی تەجریم و ینی ئاسایی تەطبیع لەگەڵ کیانی سەهیۆنیە کرا واتە پەرلەمان ئێستا توانێ یاسا دەرکا ڕەنگە لە ماوەی ڕابردووان نیەتێک هەبوو بێ نیەتەکەش ئەوە بووە هەندێک وەزیر متمانەی لێ وەربگیرێتەوە لەو تەحالوفە سیلاسیە وەزیری خۆیان دابنێن بڵێن ئەمانە وەزیری نوێن و ئەم کابینە متمانەی پێداون بۆ هێلیان بپرسێتەوە بەردەوام بن لە ئیشکردن و سەرۆک وەزیران ئیشی خۆیەکە و سەرۆک کۆماریش لە جێی خۆیەتی هەر دەسەڵاتەکانی باقیە تا هەڵبژاردننی سەرۆک کۆمارێکی نوێ بەڵام محکەمەی ئیتیحادی لە دوایین بڕیاری لەسەر ڕەتکردنەوەی یاسای ئەمنی غیزایی کە حکوومەتی تەصریف ئەعمال بۆی نییە مقتەرەحی قانون بنێرێ بۆ پەرلەمان واتە و دەسەڵاتەی نییە و ئەم کابینەیەش لە بەردەم ئەم خولەی پەرلەمانە بۆ لێسەنەوەی متمانە
ئەمان ناتوانین متمانە لێ بستن و لەبەر بەڵێ. دەنگی پێنەداوە بەڵێ بەڵێ ئەمەش جارێکی تر دۆخەکەی گۆڕی. بەڵێ بەڵام ئێستا ویستێک هەیە کە یاسای ئەمنی غیزایی دوایەوەی بەڕێز موقتەدا سەدر داوای کردووە تێبپەڕێنرێ و مەبلەغی قەبارەی گەورەکە بە نزیکی 40 تریلیۆن دینار مەزەندە ئەکرێت دەسەڵاتەدا بە حکوومەت بۆ موادی غەزایی بۆ کارەبا بۆ ڕعایی اجتیماعی بۆ هەندێک بواری جوتیاران وەمانە بتوانین جێ بکەینەوە. ئەم یاسایە تێبپەڕێ بیانەوێ ئەم ساڵ بەڕێ بکەن. ینی سەر ڕای ڕەتکردنەوەی لەلایەن دادگاوە هەر تێدەپەڕێنرێت خۆی یاخودشیان لێ کردووە دادگا ڕەتکردنەوەکەی لەسەر ناوەرۆکی قانونەکە نەبووە، لەسەر دەسەڵاتی حکوومەتی هەرێمە حکوومەتی ئیتحادیە بۆ ناردنی یاسا بۆ پەرلەمان. واتە ئەم کابینێ ناتوانێت یاسا بنێرێ، چونگەر بتوانێت بێ یاسای موازنە بنێرێ، یاسای بودجە بنێرێ. مادام دەسەڵاتی نییە یاسا بنێرێ، محکەمەی ئیتحادی ڕەدی کردەوە یاساکە لە شێوەی ناردنی لە جیهەی حکومیەوە. بەڵام پەرلەمان خۆی دەسەڵاتی هەیە پێشنیازی یاسا بکە بە ڕێژەی یاسای ئەندامانی پەرلەمان. ئێستا بەو جۆرە کراوە. یعنی یاساکە ئێستا بۆ بە مڵکی پەرلەمان و پەرلەمانتاران نەکی حکوومەت بێ پرۆژە یاساکەمە بس پرۆژە یاسا پێشنیاز کراوەکە ئێستا لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەران و کۆمەڵێک پەرلەمانتار واژۆیان بۆ کۆ کردەوە پێشکەشیان کردووە. تەسەورە کرێ لە ئەم یاسایەشا جۆرێک لە بەریەکەوتن دروست ببێ لە نێوان ئیتاری تەنسیقی و لە نێوان تەیاری سەدریا. چکە کاک حەکیم حەساسیەتێکی و ناکۆچێکی تند لە نێوان ئەم دوو ئاراستەی ماڵی شیعا هەیە، وەکو چۆن لە نێوان یەکێتی و پارتی ناکۆکیەکی زۆر لەسەر پرسی سەرە کۆمار سەری هەڵداوە و قوڵ بۆتەوە و تا ئێستش ئاقاری دیار نییە نەتیجەکەی بەرەو کوێیە چێ. ڕەنگە ئەم مەرحەلە زۆرترین ماوە لە درێژەکێشانی ناکۆکی یەکێتی و پارتی نێوماڵی شیعە قۆناغێکی تازە بێ کە بەڵام دوجار خەڵک دەنگی نەداوە بۆ ئەوەی ئەم لایەنانە بێن لەسەر پشک و پۆست بەم جۆرە شەڕ بکەن و خەڵک دەنگی داوە لە پاش هەڵبژاردن ئەنجامی بەڵێنەکان و پێگەێنانی حکوومەتی نوێ و پرۆژەی خزمەتگوزاری و ئەوەی کە پێویستە بۆ ژیانی بێتە پێش. من تەسەورەکەم دۆخی عێراق بەرەو ماوەیەکی تر بڕات گەرما، کەمی کارەبا، کەمی خزمەتگوزاری، ناکۆچی ئەم لایەنانە ئاڵۆزی لە عێراقا پێک بهێنێ ئەگەر بێت و حکوومەت تشکیل نەبێ. تشکیل نەبێ بەم زوانە ئەوەی کە پێشبینیە تا ئێستا یاخود خولی پەرلەمان هەڵدەوەشێتەوە. خۆی هەموو ئەوانەی ناکۆکن لەسەر دەنگەکانیان کە گوایە تەزویریان لێکراوە یاساکە زۆر خەلەلی تیا بووە، ئەوانەش ناڕازین لە هەڵوەشاندنەوەی پەرلەمان. بۆ چونکە ئێستا لە پاش هەڵبژاردننی پەرلەمان دۆخەکە بەم عینادیە سیاسیە گەیوە. ئێگەر بچینەوە خاڵی سفری پێش هەڵبژاردن خەڵگەر نایە بۆ هەڵبژاردن. خەڵکەڵێ لە دەی 2020 هاتوین بۆ هەڵبژاردن زەحمە نەبێ پێمان بڵێن وا ئەگەینەوە بە دەی ساڵێکی تەمەنی دوای هەڵبژاردن چیتان کردووە، چیتان پێشکەش کردووە. کاک حەکیم عێراق لە ڕووی ئاوەدانی و خزمەتگوزاریەوە دۆخی زۆر خراپە، بەڵام لە هەندێک ڕووەوە خۆی ڕاگرتووە. یەکێک لەوانەی کە بۆتە خاڵی بەهێز بۆی عێراق تا ئێستا بەم جۆرە بەردەوام بێ، مؤسساتی دەوڵەتی و دەستوری لە عێراق بەم دۆخەشەوە هێشتا هەیمەنە و سیادەی هەیە. ئەمە یەک دوو ئەوان دەستیان بۆ قوتی خەڵکی خۆیان نەبردووە. لە موچەمە بەسە موچە شەڕی داعش بووە، ئاوارەیی بووە و ناکۆکی سیاسی و تایفی بووە، دەستیان لە قوتی خەڵک نەداوە. بە پێچەوانەوە ئێستا لەم دۆخەی کە خراپە و حکوومەت کار بەڕێکەرە و سەر کۆمار هەڵ نەبژێراوە، مەسەلەی ژیانی خەڵک هەمووان پێوەی موهتەم من. چکە گەر خەڵک
ئەو قوتەی کە هەیەی لە مەوادی غەزایی بیتاقەی تەموینیەوەی پێڵەن بایعی لەگەڵ موچەکەی دەستی بۆ ببرێ عێراق تەحملی ناکا بە یەک مانگ هەموو شتێک تێکەچێ و کۆتایی پێدێ. یعنی یەکێک لە وەزیرانەی عێراق پێکەوە دانیشتین باسی کردوتی لام سەیرە ئێوە لە هەرێمی کوردستان ئەو دۆخە ئاوا گوزەرەکا و موچە بەم شێوە دەدرێ. ئێمە ناتوانین لە حکوومەتی عێراق 10,000 دینار لە فەرمانبەران ببڕین بڵێ ناتاندەینێ و نیمانە لێمان قبول ناکەن حکوومەت تێکەچێ هەڵەوەشێتەوە. عەجەبا ئێوە چۆن توانیوتانە لە 2014 دۆخە ئاوا بێت. ئەوە تەنها شتێکە کە خەڵکی عێراقی تا ئەم ساتە ڕاگرتووە. سەرەڕای ئەوەی لە خولی پێشووی پەرلەمانە 3 کابینە هەڵوەشێنرایەوە گۆڕا لە ژێر فشاری شەقام و خۆپیشاندەرانە. و ئێستاش هەر یەکێک لەو لایەنانەی شیعەکە ناکۆکن پەنابەرن بۆ جوڵاندنی شەقام، شەقامێکی ناڕازی برسی منکوبی ئەوەندە تووڕێیان هەیە هەموو شتێک تێکەدا بەیەکە ناگەڕێتەوە لە هیچ. بۆی من ومێ دەکەم نەگاتەوە چکە ئێمە لە کوردستان زۆر پێویستمان بۆ ئەم قۆناغە لە عێراق حکوومەت پێک بێت ڕێکەوتنی نوێمان لەگەڵیانە بگاتە ئەنجام. لەبەرەوەی ئێستا بۆ عێراق کاک حەکیم ساڵێکی زێڕینە ساڵی 2022 لەبەرەوەی عێراق بەرەو گەشەیەکی زۆری ئابووریە ڕوا بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەوت و ئێستا یەدەگی پارەی عێراق بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بۆتەوە. یعنی وەزیری نەوتی عێراقی لە 2 ڕۆژی ڕابردوو ئیعلانی کرد و بە شەفافی ڕایگەیان کە لە ماوەی 4 مانگی ڕابردووە بای 38 میلیارد دلار نەوتیان سافی فرۆشتەوە بۆیان ماوەتەوە. ئەمە ڕێژەیەکی زۆر ینی پارەیەکی خەیاڵیە بە نیسبەتی عێراق کە لە ساڵی 2020ەوەی تر وردە بەرەو دانەوەی قەرزەکان ڕۆشتووە. قەرزی خارجیە داتەوە، قەرزی داخلی سووکەکە و پارەی زیادەی هەیە احتیاطی مستەنەداتی لە خەزینەی ئەمریکی زیاد کردووە بەرەو 26 میلیارد دلار. احتیاطی دۆلاری ئێستا ئەڕوا بەرەو سەروەی 7 میلیارد دلار ئەڕوا بەرەو لە مودەیەکیان داناوە بیگەێنە 90 میلیارد دلار. ئەمانە وای کردووە عێراق ئەگەر ئەم ساڵ بودجەی هەبوایە لەگەڵ هەرێما ڕێکەوتن بکرایە سوودی زۆری بۆ خەڵکی هەرێمی کوردستانە بوو. بۆیە پێکناتنی لایەنەکان و پێکنەهێنانی حکوومەت لە زیانی ئێمەشە. ئێمە هەموو کێشەکانمان لەگەڵ بەغدا بە هەڵپەسێردراوی ماوەتەوە تا پێکێنانی حکوومەتی نوێ و دەبوو ئەم لایەنانە لە بەغدا پێک بەهاتنایە لەسەر وەرەقەیەکی تفەهوم بۆ ئەوەی لە حکوومەتی ئایندەی عێراقی ئەم خاڵانە بچەسپێنن و ئەم شایستە داراییانە دەستخەن و دوای بڕیارەکەی محکەمەی ئیتیحادی لەسەر یاسای نەوت و غازی هەرێم شەڕ بکەن بۆ ئەوەی کە لە یاسای نەوت و غازی عێراقا مافی دەستوری و یاسایی هەرێمی کوردستان بچەسپێنن. بەڵام بەداخەوە هیچ لەمانە نەکراوە. باش هەر خەریکی دەشکانەوە و باشە بەس ئەو یەکێتی و پارتی بێن ئەوەی بەڕێزت باست کرد لە عێراق بۆ نمونە سەرڕایەوەی ناکۆکی و عینادی سیاسیە نەیانتوانیوە دەست بۆ موچە و بڵین شایستەدارەکانی خەڵک بەرن. بەس بۆ چیە سەبوون و لەگەڵ قوڵبوونەوەی ناکۆکی پارتی و یەکێتی لە بەغداد کێشت تقریبا بۆ موچەش دروست بوو لە هەرێمی کوردستانە بۆچیوە ڕێک ڕاستەوخۆ ئەنی کاریگەری هەیە لەسەر مافی موچە خۆران بەدڵنیاییەوە خزمەت گوزاری بڵین بەدڵنیاییەوە ناکۆکی هەیە بۆ چونکە ئێستا پارتی و یەکێتی دابەش بوون بەسەر ناکۆکی ماڵی شیعە بەڵێ و ئەمە باجی هەیە باجەکەشی وازەحە هەرێمی کوردستان دابێتی و مەسەلەی نەوت لە عێراقا توانم بڵێم بڕیارەکەی محکەمەی ئیتیحادی سەلماندی کە ئەوان لە ڕابردووە تا ئێستا ئەگەر ڕێیان دابێ هەرێمی کوردستان بەم جۆرە تەسەڕوف بە نەوتەوە بکە لەمە دوان نایەڵن
ڕەنگە پێمان بڵێن ئێوە دیفاع لە بڕیارەکەی محکەمەی اتحادیەکەن و ئێوە دڵتان بەوە خۆشە هەرێمی کوردستان تووشی ئێمە دڵمان بەوە خۆش نییە هیچ هاوڵاتیەکی هەرێمی کوردستان و عێراقیش تووشی ناڕەحەتی و زیان ببێ بەڵام ئێمە دیفاع لە نەوتێک ناکەین کە داهاتەکەی ناشەفاف و نادیارەوە چێتە گیرفانی چەند کەسێکی مەحدود و ئێمە دیفاع لە نەوتێک ناکەین کە لە ساڵێکی زستانە بەرمیلێکی نادرێ بە هاوڵاتیەک ئێمە دیفاع لەو نەوتە ناکەین کە بەنزینەکەی لە کازاخستان و ئێران و ئەرمەنستانەوە ئەهێنرێ مەوادی چاکەری بەنزینی تێکرێ و مەوادی سەرەتانیە و لیترێ درێ بە 1000 دینار و 900 دینار بەڵام بەنزینی عێراق لە پاڵاوگەکانی هەرێم ئەپاڵێورێ هاوڵاتی عێراقی بە 450 دینار بەنزین لیتری تێیەکا بۆ سیارەکەی ئێمە چۆن دیفاع لەم سیاسەتە نەوتیە بکەین سیاسەتێکی نەوتی کە بەرهەمی نەوتەکەی بۆ خەڵک نەبێ و داهاتەکەی بۆ ژیانی خەڵک و موچە نەبێ قەت ئێمە دیفاع لەوە ناکەین نەوتی هەرێمی کوردستان بدرێ بە سۆمۆ ژیانی خەڵکی کوردستان وەک ئێستا نابێ چونکە لانی کەم جۆری عقودی نەوتی لە عێراق و هەرێم فەرقی هەیە لانی کەم عێراق لە 2005ەوە نەوتە فرۆشێ تاکو ئەمڕۆ تۆیەکی ڕۆژنامە نووس یەکێکی تری هاوڵاتی لە هەر شوێنێکی دنیا بێ ئەتوانێت بزانێ لەو کاتەوە تا ئەمڕۆ چەند بەرمیل نەوتی فرۆشتووە مانگانە ساڵانە بە چەنی فرۆشتووە چەنی بۆ ماوەتەوە دیارە بەڵام من دوو خول لە پەرلەمانی کوردستان نەمزانی هەرێمی کوردستان بە ڕەسمی چەنە فرۆشێ داهاتەکەی چەنە چی لەیەکە حکوومەتی هەرێم 32 حساب بانقی هەبوو بەڵام ئێمە نەمانەزانی پارەی نەوت لەکوێیە یەک جار وەزیری دارایی کابینەی پێشویان بردە تورکیا وتیان وەرە حساب بانقی نەوت تەسلیمەکەین چوو سەیری کرد حسابێکی بەتاڵیان داوەتێ گاڵتەیان پێکرد بوو ئەیوە گاڵتە نییە ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز کە سیاسەتی نەوتی هەرێم دیاریەکە ئەم کابینە تەمەنی وا کۆتایی دێ هێشتا کۆ نەبووتەوە ئەوە وەزیرەکەی دەست لە کارکێشانەوەی قبول کرا هیچی نەکرداماوە هات و ڕۆی هەر نەیزانی مەوزوع چییە هەر مەلەفی نەوتیان تەسلیم نەکرد باش بەس دەست لە کارکێشانەوە باشتر نییە لەوەی کە هیچ ڕۆڵێکی پێنەدەن وەزیری سامانە سروشتەکان ئاجا من نازانم لەبەرەوەی نەخۆش بوو و نەیتوانیوە ئەو ئیشە بکە یاخود لەبەر هەر شتێک بووە بەڵام بە دڵنیاییەوە کە ئەویش وەزیر بووە مەلەفی نەوتی تەسلیم نەکراوە وە من توانم دڵنیایی بدەم باشە سەرۆکی کابینەی ئێستاش مەلەفی هەموو نەوتی تەسلیم نەکراوە تەسلیمی نەکراوە ئێستاش ئاشتی هەورامی لە پشتی سیاسەتی نەوتی و واژۆی عقودی نەوتی هەرێمی کوردستانەوەی کرد لە دەروی وڵاتە دانیشتۆ تەحەکومی پێواکە و نەوتی هەرێمی کوردستان بەشێک لە کێڵگەکانی بە کاملی فرۆشراوە بە هەندێک کۆمپانیای وڵاتان و گرێبەستی 50 ساڵە ئەمانە کۆمەڵی موسیبەتی گەورن بەسەر خەڵکی کوردستان ئاهێنراون و باجەکەشی خەڵک داوێتی بەڵام لە عێراقا دەوترێ فڵان گروپی چەکداری فڵان فەسائیلی چەکداری میلیشیایی دەستیان بەسەر نەوت و بۆری و چیا گرتووە بە هەموو ئەوانەشەوە عێراق ئێستا پارەی لێ ئەڕژێ لە داهاتی نەوتە بە هەموو ئەو فەسادە قەبارە گەورانەی لە عێراقا چکە عێراق وا تەماشای نەکەین فەساد نییە بەقەر حەجمی گەورەی دەوڵەتەکە فەساد هەیە فەسادی گەورە هەیە بەڵام کاتێک فەسادێک بە بەڵگە ئاشکرا بێ مقابل خۆی ناگرێ وەزیر ناتوانێت پارێزراو بێ لە بەرامبەر مەلەفی گەندەڵیەکانی کە دەرەکەوێ بۆیە لە عێراقا دەیان بەرپرس نەزاها لێ پرسیینەوەی لێ کردووە زیندانی کردووە تەسلیمی دادگای کردووە لە زیندانە یا هەڵ هاتووە بەس وەکو خۆتان کاکسۆرانی وە لە سەرتاشەوە ئەوکو فراکسیۆنی خۆتان وتان
هەر بڕیارێک خۆش لەگەڵ ژیان و گوزەرانی خەڵک باش بکات سەبارەت بە پرسی دادگای فیدراڵی ئێوە پشتیوانی دەکەن. ئێستاش پێتان باشە زووتر ڕێکەوتن بکرێن نەوتەکە تەسلیم بکەن ڕێکەوتن بکەن وا باشترە چونکە ئێستا هەرێم دەڵێن سەرۆکی حکوومەت و دەڵێن جێبەجێی ناکەن هەرچەندە وەزارەتی نێوتی عێراق کۆمەڵێک ڕێکاری گرتووە لەگەڵ کۆمپانیەکان لەگەڵ تورکیا قسەی کردووە لەگەڵ ئاژانسی وزەی جیهانی قسەی کردووە. بە دڵنیاییەوە کۆمەڵێک دۆسیی گەورە بۆ هەرێم دانراوە بەڵێ یا دەبێت ڕێکەون یا و دۆسیانەش دەچێتە دادگای ئیتیحادی هەرێم زیانی گەورەکە. ئەگەر هەرێمی کوردستان ڕێک نەکەوێت لەگەڵ بەغدایە لە حکوومەتی ئایندە ئەوەی بەسەر هەرێم دێ لە ڕیفراندۆم باجەکەی قورسترە بێ. ئەمە قسەی من نییە، ئەمە قسەی بەرپرسانی باڵای عێراقا کە بە دەسەڵاتدارانی هەرێمیشیان وتووە زۆر بەڕوونی و ڕاشکاوی ئێوە مەبن بە بەشێک لە ناکۆچی لە بەغدا، ئێوە کوردن پێکهاتەیەکی سەرەکی عێراقن وەکو سوننە، خۆتان کۆکەن و داوای مافەکانی خۆتان بکەن، لای ئێمە قەدرتان زیاترە قووەتیشتان زۆرترە. بەڵام بەداخەوە ئەمان ئەمەیان نەکردووە. من خەمەکەم ئەوەیە کە خەڵک باجەکەی زیاتر دەدا و خەڵک باجی ئەم هەموو ئینادیە سیاسیە ناکۆکیە سیاسیە ململانیە ناشیرینە دەدات. و ئەمەش قسەیەک نییە کە بە تەحلیل بیکەم. لەو ماوانەی پێشوو لە بەغدا زۆرینەی ئاراستە جیاوازەکان و بەرپرسە جیاوازەکانی عێراقمان دیوە و زۆر ڕاشکاوانە قسەیان کردووە و زۆر ڕاشکاوانش ڕێی خۆیان داوە بە هەردوو لایەن لە هەرێمی کوردستان. بەڵام بەداخەوە دوجار خەڵکی کوردستان باجی ئەم دۆخە خراپە ناکۆچیە خراپە ئەدا کە لە هەرێمی کوردستان خراپترین حکومڕانی بکەی لە بەغداش خراپترین سیاست بکەی، کوردیش باجەکەی بدا خەڵکی کوردستان. یعنی من عەجیبم لێ نایە کە هەندێک لە بەرپرسانی دەسەڵات چۆن بیرەکەنەوە، چونکە ئەزانم کە بیرکردنەوەیان تازە هەروە ئەڕوا باشە. یعنی ئەو چاوەڕوانی لە زۆر لەم بەرپرسانە هەیە چاوەڕوانیەکی دروست نییە. ئەمانە لە 30 ساڵی ڕابردووە چی باشیان کردووە لەوە باشتر ناکەن، چی خراپیان کردووە لەوە خراپترەکەن و بیریش ناکەنەوە لەوەی ئێستا خەڵک خۆپیشاندان ناکە بێتاقەت بووە لە قسەکردنیش. ئەمە دەرەنجامی تری هەیە. ئەمە دۆخێک بەرهەم دێنێ کە خۆشیان تەسەوری ناکەن چۆن ئەکەون یا چۆن کۆتایی دیا چۆن تێکەچیان. باوەڕکە میلەتی وەکە میلەتی کووردە دەستی هیچ حکومڕانێ ناکەوێت کە دەستیان ناکەوێت 30 ساڵ قوبوڵی بێت شار نەبوونی ئاوارەیی خیانەت خاکفرۆشی تاڵانی هەموو شتێک هەر بڵێ ئەرێ کاکە کەی ژیانمان باشەکەن ئەرێ زەحمەت نەبێ هیچ زمانێ نەماوە ئێمە قسەی پێ نەکەین بە ئێوە نەڵێین کەی باشە بن یان کەی تێرە بن، یعنی تێر نەبوون ئیتر بەس نییە. بیر ناکەنەوە من لەو ڕۆژانە بەرپرسێکم بینی کە لە وڵاتی مەغریب لە سەفارەتی عێراقی باسی لەوە کرد کە ئێستا گرفتێکەیە لە مەغریب پارەی دوو لە مناڵەکانی بەرزان تکریتی کە یەکێکیان 16 ملیۆن دۆلار یەکیان 15 ملیۆن دۆلارە لە بانقەکانی مەغریبایە. تا ئێستا
بناو کەسە نزیکی سەدام و بەڵێ مناڵەکانی بەرزان تکریتی برای سەدام یعنی برازای سەدام هەر بە مناڵی 15 ملیۆن دلار و 16 ملیۆن دلاریان بۆ خراوەتە حسابێ ئێستا گەورە بوون نەبۆیان سەح بکرێ و نە ئەیان دەنەوە چکە زانن ئەمانە عائیلەی نظامی لە ناوچووی عێراقن مەبەستم چییە لەمە مەبەستم ئەوێ هەموو ئەو پارانەی بردوویانە باوەڕکە بەقەر مناڵەکانی بەرزان تکریتی و ئەودەی و قسەیە بن بە خاوەنی نابن بە خاوەنی بەس عەجەبا بیر ناکەنەوە ئەم میلەتە ئیتر پێویستی بە ژیانە ئەم میلەتە ئیتر بێزار بۆ لێیان ئەم میلەتە ئیتر بڕوای بەوە نەماوە هەر هاواری مافەکانیشی بکە ئەوەندە بێ هیوا بووە بیر ناکەنەوە من زۆر جار باز لەوە ئەکەم کە سەرنجامی هەندێک لە حکومڕانەکان ناکرێت 30 ساڵ خراپ بێ و لە ئەخیرا جوان بمرێ مادام 30 ساڵ حکومڕانیەکی خراپە کردووە ئەبێ سەرنجام بە ناشرینی بمری ئەبێ کاتێک کە ئەکەوی خەڵک پێ بنێ بەسەرتا کاتێک کە ئەمری دەست بێنێ بە دڵیا بڵێەوە خەی خۆ ئێمە تۆڵەمان پێ لێ نەکرایەوە ئەوە لە ناوچوو هەندێک لەم حکومڕانانە ئەبێ وا بمرن گوناحە ئەمانە جوان بمرن گوناحە وەکو هەندێ بمرن کە خەڵک غیراکە لە مردنی حەزەکە خۆشی وا بمرێەوەندە بەشکۆ بمرێ بۆیە دوای ناوەڕەکە دەگرێن وڵات سپاس دەکەم بەڵە بینیرانی بەڕێست ناوبڕی کورت و دەگەڕین وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نەوتوانەیەکی بێوێنە لە پەڵمانی هەوە فلتەرێکی ئەستوری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی کات ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منەهێنا زۆر گەڕێ لەوە بەهێزترمان دەست نەکرد نا لەوە بەهێزتریش هەیە لاکێت فیلمی تۆڵی با سین 5 تێک 2 هەستە بڕەوە بەرەداگیر سێنە کات ئەوە بەرە بکوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە ئوبەر لە هێزدا تۆڕنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکیشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە دڵنیا بوومینیە ئەو جبسەی وێنەی نییە هەردامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە هەموو شتێک تەواوە گوڵە بە ڕۆژە زۆر باشە ئێستا لەسەر ڕێگای کڕین زانە و دوکانە گوڵە بە ڕۆژەیەیە
شێرکۆ نەبێ نەیێنی وڵە بە ڕۆژی شێرکۆیان نەبوو. گڵۆ بە ڕۆژەی شێرکۆیە؟ بەڵێ. هەر تامەکەی جارانی هەیە. گوڵە بە ڕۆژەی شێرکۆ بە چامە خۆشەکەی جارە. لەگەڵ گوڵە بە ڕۆژەی شێرکۆ سەیرانەکەمان جوانتر بووە. دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم. دۆیەک 100% سروشتیە و لە شیری مانگا بەرهەم دێنرێت و بێمەوە حافیزەیە. ئەگەر دەکەوێت دۆیەک بە تام و چێژی سروشتی تاقی بکەیەوە ئەوە دۆی میلکۆم بکە بە هاوڕێی سفرە و خوانەکەت. دۆی میلکۆم لە تاقیگەی تایبەت بە کارگە پشکنینی بۆ دەکرێت، بۆیە دۆی میلکۆم هەردەم بە کواڵەتی بەرز بەرهەم دێنرێت. دۆی میلکۆم لەلایەن کۆمپانیای سوودارەوە دابین دەکرێت و دەگەیەندرێت بەسەر جەم شار و شارۆچکەکان. دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم. دۆی میلکۆم. کۆمپانیای سوودار بریکاری سەرەکی لە کوردستان و عێراق. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕێز کاک سۆران سەبارەت بە بڵین کاروباری پەرلەمان ئەوکولیژنەکان دەست بەکارمەی خۆتان ڕەنگە خەڵک بڵێت ئەوە 5 مانگەوە بزانام تقریبان 5 مانگ کە سوێندی یاساییتان خواردووە ئیشتان کردووە لە باغدا مەوەسم جەنابتە هیچتان کردووە بەوراتچوونی خەڵک یاخۆ لە چ وارێکە هێزی شێکتان کردووە؟ بەڵێ وەڵای ئەمە تازە لیژنەکان دەست بەکار بوون و ئەم جارە بە شێوەیەکی با بڵێین ئیستیسنایی 6 لیژنەی پەرلەمانی ڕێیاندا کە ئەندامی پەرلەمان لە ئەو لیژنانەش لە 2 لیژنە ئەندام بێ پێشتر ئەندامی پەرلەمان لە 1 لیژنە کاری کردووە. من یەکێکم لەوانە کە ئێستا لە 2 لیژنە کارەکەم لیژنەی ئابووری و پیشەسازی و بازرگانی کە ئەوە لیژنەیەکی فراوانە و ڕاندی گەورەی بازرگانی و پیشەسازی و ئابووری عێراق چاودێری و ئیشراف و ئەوە دەکا و لیژنەی کۆچ و کۆچبەران مەسەلەی پرسی کۆچ و کۆچبەران کە پرسێکی ئینسانیەوە بەداخەوە لەگەڵیشیا دۆسیی گەندەڵی زۆری تیا کراوە. من لەو 2 لیژنە کارەکەم و لە دەرەوەی لیژنەکانیش بەڕاستی هەر پرسێک و هەر پێویستێکی خەڵکی خۆمان لە هەرێم لە دەرەوەی هەرێم لە ناوچە ناکۆکی لەسەرەکان ڕوومان تێبکە بێدوودڵی بێدرێغی کاری لەسەرەکەین و پێداویستی هەر ناوچەیەکی هەرێمی کوردستان بێت چکە ئێمە وەکو پەرلەمانتارانی کورد جیاوازین لە پەرلەمانتارانی عێراق لە دەرەوەی هەرێم بە نمونە یەکێک لە بەغدا پەرلەمانتارە یا لە مووسڵ پەرلەمانتارە جیاوازەوە کۆی یەکێک لە هەرێم پەرلەمانتارە. ئەوەی لە مووسڵ پەرلەمانتارە ڕاستە و خۆ چاودێری و بە دوواداچوونی کارەکانی ئەو حکوومەتە دەکات کە حکومڕانە لە عێراق و لە مووسڵ یا لە بەسڕە یا لە هەر شارێکی تر جگە لە هەرێم. بەڵام ئێمە لە هەرێم کارەکەین لە بەغدا حکوومەتی هەرێم لەژێر چاودێری و لێپرسینەوەی ئێمە نییە. حکوومەتی عێراق لەژێر چاودێری و لێپرسینەوەی ئێمایەکە کۆمەڵێک دامەزراوەی ئیتیحادی لە هەرێمی کوردستانە سەر بە بەغدایە هاوکات سەر بە هەرێمی شەواتە بەشێکە لە پێکاتی ئەم حکوومەتە بەڵام لە ڕووی داراییەوە سەر بە بەغدایە لە ڕووی ئیداریەوە سەر بە بەغدایە بەڵام هەرێم تەحکومی پێواکە وەکو بواری مەسەلەی خۆراک و مەسەلەی گەنم و مەسەلەی ئارد و بیتاقەی تەموینی وەکو خاڵە سنووریەکان و پاسەوانی سنوور وەکو گومرک وەکو
ڕەگەزنامە و پاسپۆرت کە ئەمانە ئیتیحادین بەڵام بەداخەوە ئێڵێم کە وایەن لە هەرێم کرد ئێستا هەرێم دەسەڵاتەکانی زۆر بچووک بۆتەوە بەهۆی حکومڕانی هەرێمەوە ئەمڕۆ کەمپینێک بۆ نەخۆشخانەی هیوا کە کێشەی دەرمان و نەمانی دەرمانی هەیە هاتوون بۆ نووسینگەی سلێمانی پەرلەمانی عێراق باسییان لەوە کرد کە دەرمانی ئازارشکێنی چارەسەری شێرپەنجە نەک ئازارشکێنی ئازارێک لەسەر و لە جەستەی ئینسانە دەرمانی ئازارشکێنی شێرپەنجە هەرێمی کوردستان دەسەڵاتی کڕینی نییە ناتوانێت بیکڕێگە پێویستیشی بێ عێراق بیکڕێ یەکێک لە پەرلەمانتارەکان پرسیارە جوانی گوتی باشە هەرێمی کوردستان دەسەڵاتی کڕینی دەرمانی ئازارشکێنی نییە عەجەبای چۆن دەسەڵاتی فرۆشتنی نەوتی هەیە من زیاتر ئەڵێم هەرێمی کوردستان ئێستا دەسەڵاتی گۆڕینی ناوی کاک حەکیمی نییە بۆ محەممەد بۆ ئەحمەد ئێستا وای لێ هاتووە بەڵێ یعنی تۆ ئێستا کاک حەکیمت ناوە بچۆ بۆ دائیرەی ڕەگەزنامە بڵێ من هاتووم ناوی خۆم بکەم بە ئەحمەد باش ئەڵێن ئێمە ناتوانین وە دەسەڵاتیشمان نییە بڵێ دادگاکانمانەڵێت دەسەڵاتی ئێمە نییە بڕۆ وەزیری ناوخۆی عێراق ڕەزامەندی دەرببڕێ کە تۆ بۆ ناوەکەت لە حەکیمەوەکەی بە ئەحمەد موافقەکەی بێنەرەوە ئەو جار ڕێکارەکانی تر ئێماتوانین بۆت بکەین هەرێمی کوردستانی ناوا لێ کردووە پێشتر و دەسەڵاتە لە هەرێم خۆیان بوونەوە پێشتر هەرێم هەموو دەسەڵاتێکی ئیتیحادی کە لە ئیتیحاد هەبووە لە هەرێم هەبووە بەڵام خراپ بەکاریان هێناوە چون جنسیان داوە ڕەگەزنامەیان داوە بە خەڵکی دەرەوەی ئەم وڵاتە بۆ هەموو دەسەڵاتێکیان لە هەرێم سندەوە ئێستا ئێمە یەکێک لەو گرفتانەی هەمانە ڕۆژانە هاوڵاتیەک بێەوە نفوسەکەی لە پێنجێنەوە نەقڵکا بۆ سەی سادق لە ئاکرێەوە نەقلیکا بۆ زاخۆ بێ وەزارەتی ناوخۆی عێراق وەزیری ناوخۆی عێراق قەناعەت بکا بەوەی بۆ نەقلەکەی بۆ ئەم ناوە ئەگۆڕی ئەویش ئەبێ پەرلەمانتارێک ئەو تەڵەبەی بۆ تەقدیم کاگینا ناکرێ و ناتوانێ بۆی بەداخەوە لەم هەرێمیان گەیاندۆ بە دۆخێکی خراپ تەنها ئەوەی ماوە بەدەستیانەوە بردننی داهاتەکەیەتی کە نایەنەوێت تەسلیمیکەن یعنی ئەوی مافی خەڵکە لە داهاتە لە دەسەڵاتە ئیتیحادیەکان هەمووی دەستبەرداری بوون دەستبەرداری بوون هەمویان داوەتەوە چکە داوا کراوەتەوە چۆن داوای داهاتی ئیتیحادیەکەن لە گومرێک لە زەرائیب داوای داهاتی نەوت یا ڕادەستکردنی نەوتەکەن هەموو ئەو شتانە لە هەرێم لە ڕابردووە دەسەڵاتی خۆمان بووە قەدریمان نەزانیوە خراپ بەکارمان هێناوە بۆیە وای لە هاتووە باش ئێمەوەی پێمان بکرێ باشە بەس لەسەر دەرمان چکە کێشە هەبوو لە دەرمان لە سنووری پارێزگە سلێمانی بێتەوە لە هەموو کوردستانی کێشەیە بە سلێمانی بەتایبەت هیچان بۆ کردن یاخۆت دەتوانن شتێک بکرێت بۆ نەخۆشخانە هیوا بێ نەخۆشخانەکانی تر بێت لە ڕاستیە کاکەکی من لە 12 ئەم مانگە نامەیەکی بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا بۆ پەرلەمانتارانی عێراق و ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەدەستم گەیشت دوو ڕۆژ دوای ئەوە گەیاندمە وەزیری تەندروستی عێراق بەڕێزیان لە 24/5 ڕەزامەندی دەربڕیوەکە پێداویستی دەرمانی نەخۆشخانەی هیوا ڕەوانە بکرێ دەرمانی شێرپەنجە ئەمڕۆ کە لەگەڵ ئەو کەمپینە و نوێنەری نەخۆشخانەی هیوا دانیشتین کۆمەڵێک عیلاجی تایبەت و گرانبەهان زۆر جار عێراق هەندێک دەرمانی ناردووە ئەو دەرمانە لە نەخۆشخانەی هیوا زۆر بۆ سوودی کەم بووە ئەوەی کە زۆر پێویستێتی کەم وا بۆ عێراق بینێرێ هەمیشە لە سندوقی شێرپەنجە کڕراوە
بەڵام بەداخەوە سندوقی شێرپەنجە ماوەیەکی زۆرە لە دوایەوەی کە ناویان قەیرانی داراییان ناونا لە 2014ەوە هەرچی پارەی تیا بووە بە سیولەی نەقدی حکوومەت سەرفی کردووە بە ناویەوەی داوێتی بە موچە. ئێستا سندوقەکە بە حساب پارەی تیا نییە، دەرمان ناتوانێت بکڕێ بۆ نەخۆشخانەکانی چارەسەری شێرپەنجە کە هیوا لە عێراقا گەورەترین سەنتەری چارەسەری بێبەرامبەری شێرپەنجەیە. لە 133 ئەوانەی چارەسەر کراون لە نەخۆشخانەی هیوا هاوڵاتی عەرەبن لە شارەکانی ناوەڕاست و باشووری عێراقەوە هاتوون. لە هەموو عێراقەوە هاوڵاتی دێ لێوێ بە بێبەرامبەر چارەسەر وەرەگرێ. ئێمە لە مەسەلەی دەرمانە لە 117 نەفەقاتی حاکیمە لە دەرمانمان هەیە. واتە مانگانە عێراق دەرمانە نێرێ بۆ هەموو نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان، بەڵام مەسەلەی سەرەتان وەگوتم جیاوازە. باش بەزی سەرزانانی دراوە؟ بەڵێ ڕەزامەندیەکە بەڕێز وەزیری تەندروستی داوێتی و ئەمڕۆ با بڵێن ئەوەی لە نووسینگەی بەندە لە بەغدا کارەکەن سەردانی وەزارەتی تەندروستیان کردووە پێچێ بیەوێ کە خۆم بچمەوە بەغدا وەزیری تەندروستیش ببینین بۆی پێداویستی زیاتر بۆ نەخۆشخانەی هیوا بە تایبەت لەم دۆخە ئانیا دابین بکەین. هەندێک گرفت هەیە بەشێکی پەیوەندی بە هەرێمەوە هەیە چونکە هەرێم ڕازی نابێ نەخۆشخانەیەک لە سلێمانی یا لە دوهۆگ یا لە هەولێر پێداویستی خۆی لە بەغدا وەرگری ئەڵێ بێ مەرکەزی بێ بەبێ ڕەزامەندی وەزارەتی تەندروستی هەرێم نابێ ئەم مامەڵەیە بکرێمە جۆرێکە لە گرفت کە ئێمە وڵە دەینەوە تێپەڕێنی. باشە کاتمەکەمەوە بەسپار بۆی کە بەڕێز بێدا چون کردو بە زۆر کەس خۆی کە دەخاوانی ئەو دەرمانی خۆشخانەیە وەڵاهی هیوا بڵێن من ئێستا زیاتر سەرقاڵم بە پرسە ئینسانیەکانی پێویستی خەڵکی کوردستان لە بەغدا لە مافا یاسای و دەستوری و شایستەکانی کە دابینی بکەین بۆ مزایدەشەوە ناکەین بەڕاستی. من ناتوانم بڵێم ئەمەم بۆ خەڵک کردووە گەر بەڵگەیەکم نەبێت و پیشانی بدەم بچم ڕسم لەگەڵ کارتۆنێکی دەرمانە بگرم لە مەغزەنی دەرمان لە بەغا بڵێم ئەوە ئێمە دەرمان دێنین. من پێم وایە کاری پەرلەمانتاری و پیشەیی پێویستی بە پابەندبوونە بەو بەها بەرزانەی پیشەکەت کە هەتە نە لە پێناوی مزایدە لە پێناوی چاوبەستی خەڵک. من ئەو شتانە ڕەت دەکەمەوە و هەر کەسیش بیکە خزمەت بە نەخۆشێک ناکاکە لە خستەخانەی هیوا ئێستا چاوەڕێی دەرمان و نیەتی. باش بەس کاتمان کەمەوە بەسپارت بە بەشە خۆراک گلەی هێرەوەی کەوک پێویست ناگە تایبەتە بە لیژنەکەی جەنابەت چون دەکەیت؟ بەڵێ من لە 26 چوار نامەیەکی هەشت خاڵیم بۆ بەڕێز دکتۆر عەلا وەزیری بازرگانی عێراق بەڕەسمی ناردووە و دوو جاریش قسەمان کردووە جارێکیان سەعات 1:38 دقەی شەو نامەی ناردووە و لە وەزعی پێداویستی خۆراک و ئاردی سلێمانی و هەرێمی کوردستان قسەمان کردووە وعدیدا لیژنەیەک بنێرە فعلا لیژنەکە هاتوون بینیویانەکە و کەم و کوڕیانە چین بەشێکیان پەیوەندی بە هەرێمەوە هەیە و بەشێکیشان پەیوەندی بە بەغداوە هەیە. تەسەورەکەم ئێستا دوای بە دوواداچوون و هاتنی لیژنەکە هەندێکی تریش لە پەرلەمانتاران خەریک بوون تا ڕادێک باشتر بووە لە جاران و چاودێری باشتر خراوەتە سەرەوە چونکە ئەگەر بۆ نمونە لە بەشە خۆراکی هاوڵاتیان برنج و ڕۆن و شەکر و ئەمانە لە وادەی خۆی بگاو بگاتە دەستی هاوڵاتیان ئەو گرانی لە بازار هەیە بۆ ماوەی 1 مانگدا ئابەزێ. بەڵام هەستەکەین تەلاعوب و گەندەڵی و بازرگانی و هەندێک شت هەیە لە بەغداوە تا ئێرە لەو بەینە بگەینە نەتیجە تیاویش کۆتایی پێسەرم بە کوتی سوار بە پەنابەران هەوڵەکە بۆ نردنەوەیان لە بەریتانیا. بەڵێ هیچ شتێکتان بۆیان کردووە وەکو کاری پەرلەمانی؟ بە دڵنیاییەوە ئێمە هەر لە سەرەتای دەستگیرکردنی هەندێک لەو پەنابەرانەوە بەداخیشەوەی لەم ئێستا یەکێک لەو هاوڕێیانەی کە لەو کەیسا لە پەیوەندیین بەنامە بۆی ناردووم کە چەند پەنابەرێک بلیتەکانیشیان بڕدراوە حازر کراوە ئەوە وێنەی بلیتەکانیانە کە ناردوێتی تاریخەکانیشی تایەکە سیوێکی مانگ
مەترسی گەڕاندنەوەیان هەیە بۆ شاری هەولێر واتە بە فڕۆکە بنێنرێنەوە ئەوە بلیتەکانیانە ئەوە بلیتی تا ئێستا 4 لەو هاوڵاتیانم پێگەیشتووە کامانە هەیەە 22 ساڵیشە لەوێ ئێمە لەگەڵ لیژنەی علاقاتی خارجی لە پەرلەمان لەگەڵ سەفارەتی بەریتانیا لەگەڵ وەزارەتی خارجی لە خەتین و بەشێکیشی پەیوەندی بە هەرێمەوە هەیە بەڕاستی چونکە عێراقەوانە وەرناگرێتەوە دەنێرێنەوە بۆ هەرێم ئێمە زۆر لە هەوڵین کە ئەمە پەیوەندی بە دوایین ڕووداوی چوونی سەرۆکی حکوومەتەوەیە بۆ بەریتانیا یان ئەمە بۆ لەم تەوقیتە ئەوان ڕەدێکەنەوە پەیوەندی بەوە بێ بەڵام هەر لە هەوڵین بۆ ئەوەی کە ناردنەوەی پەنابەران بە هەموو شێوەیەک نایاساییە و قوبوڵ کراو نییە سووا هەوڵە دەین دەڕێ عێراقەوە ڕێ نەدرێ هیچ فڕۆکەیەک پەنابەر بێنێتەوە عێراق بۆ هەرێمی کوردستانیش سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بڕە سۆرانمار سوپاسیان زۆر بڵند دەکەین سوپاس بۆ بینەرانی بڕە سوپاس بۆ هاوکارانم خواتان بە